کێشە نەبوو چیکە محکەمە هەر داواکەت ساریە و کێشەت نییە یعنی هیچ کێشەیەکت بۆ دروست ناکات حاکم ئەیسەلمێنێ بە تەریقی بە ڕێکاری ئیسباتکردن ئەویشی تر شایەتت لێداوە ئەکا شتێک بەڵگەیەکت لێداوە ئەکا ئەگەر ئاخر شت هەر هیچ نەبوو سوێنت ئەدات کراو مەدەنی هیچی تیان نییە جەزایی بێ بەڵام لە زەمان هەمووی جەزائیە. دەستەبری کۆمەڵایەتی بۆ ئەو پرۆژانە دابین کراوە کە کرێکاری هەیە و خاوەنکاری هەیە بۆ زۆربەی شوێنەکان یانی ڕێژەیە نازانم بڵێم ئێستا ئامارێکم لەبەر دەست نییە ینی دقیق بڵێم ئەوەنە بەڵام ئەو شوێنانەی کە سەردانمان کردوون یان خۆیان هاتوون بۆ بەڕێوبەرایەتیمان دەستەبەرمان کردووە بە کارمەندەکانیان ئەو کاتە کە تۆ کرێکاری دەستەبەر کرا ئامانج لە دەستەبەرکردن ئەوەیە کە پێی تەقاعود بێ زیاتر ئامانجی یاساکە ئەوەیە کە پێی تەقاعود بێ بەڵام خەڵکێک زۆر کە چاوەڕێی ئەو مودەیە ناکە دێت دوای ساڵی لە واسێنانی ئەو ڕێژەی هاوبەشێک کە داوێتی بە دائیرەی زەمان وەریەگرێتەوە پرسیارەکەی پێشوتیش ئامانج لەم کۆنفرانسە چییە ئامانج لەوەیە کە ئەم ڕاگەیاندکارانە کە هاتوون لێرە ئێمە ڕوونی کەینەوە بۆیان کە ئەم یاسایە کە یاسایەکی ئاوهامان هەیە و ئەکید خۆیان ئاگادارن بەڵام زیاتر ئەوەیە کە ئەوان لە ناوچینی کرێکار زیاتر کاریگەریان هەیە زیاتر بە زمانێکی سادە ئەتوانن کرێکارەکان تێبگەێنن کە زیاتر ئەمە مافیان پارێزراوە و دەستەبەر کۆمەڵایەتی خۆیان والێ بکەن کە ناوی خۆیان بنووسن لە دەستەبەری کۆمەڵایەتی و لە نەبترسن یان کاریگەریەکیان هەبێ لە خاوەنکاریان لە وڵا زۆربەی شوێنەکان کە ئەچین لەوانەیە لە ژێر فشاری خاوەنکار بنیان ئەوە ینی ئەڵێن ئێمە زۆر ئاگادار نین وەلەو ئێمە کە هەر پرۆژەیە کە ڕۆیشتوین پێشەوەی دەستەبەری بۆ بکەین ئەو کارمەندانەی کە لەوێ ئامادە بوونە بۆمان شەرح کردوون کە ئەمە چییە یاساکەمان بە کورتی داوە پێیان و دوجار بە خاوەنکارمان وتووە کە شتێکی ئاوها هەیە ئەوەی پێمان کرابێ کردومانە بەڵام ئیتر ئەعلام زۆر گرنگە لەم دۆخەیە و ئێستا زۆربەی چاوی خەڵک لەسەر ڕاگەیاندنە هیوادارین یعنی ئاسی ڕۆشنبیری زۆر زیاتر بڵاوکەینەوە لەمەی کە هەیە.